بەناوی خوای گەورە سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای دەست بەکاربوونی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق دەستی بە جموجۆڵ و سەردان کردووە لە یەکەمی سەردانیشدا بۆ دەرەوەی وڵات ئەمڕۆ سەردانی تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێرانی کردو لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە کۆبەوە. ئەمشەو لە بەرنامی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز هۆشار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق باز لە جموجۆڵەکانی مستەفا کازمی هەروە بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. مستەفا کازمی با سەردانێکی فەرمی گەیشتە تاران و لەگەڵ ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران و حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئەو وڵاتە کۆبووە. لە سەردانەکەیدا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ بەرپرسانی باڵای ئێران تاوتوێی پەیوەندی دووقۆڵیەکانی نێوان هەردوو وڵاتی لا ڕووی سیاسی و ئەمنی و ئابووریەوە کرد. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ سەرۆکۆماری ئێران مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند سەردانەکە بۆ پتەوکردنی پەیوەندیەکانە و ئێران یەکەم وڵات بوو لە بەرەنگاربوونەوەی داعش پشتیوانی عێراقی کردووە و لە یادی ناکەن و ڕێگەش نادەن لە عێراقەوە هێرش بکرێتە سەر ئێران. سەرۆکوەزیرانی عێراق وتیشی خوازیاری پەیوەندی باشن لەگەڵ ئێران لەسەر بنەمای دەستێوەرنەدان لە کاروباری ناوخۆیی. مستەفا کازمی ئاماژەی بەوەش کرد عێراق لە پاڵ ئێران وەستاتا لە کێشابووریەکانی بپەڕێتەوە و عێراق بووەتە بازاڕێکی گەورە بۆ بازرگانی و شتومەکی ئێرانی. لای خۆشیەوە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران ڕایگەیاند سەبارەت بە پەیوەندی بازرگانی نێوان ئێران و عێراق و پرسی کۆرۆنا گفتوگۆیان کردووە و بەڵێن با دەوڵەت و گەلی عێراق دەدەن بە هەموو توانایەکەوە پشتیوانیان بکەن. حەسەن ڕۆحانی وتیشی هەردوو وڵات هەوڵ دەدەن ساڵانە پەیوەندی بازرگانی نێوانیان بۆ 20 میلیارد دۆلار بەرز بکەنەوە. سەرۆکۆماری ئێران ئەوەشی وت لەگەڵ عێراق سەبارەت بە پرسە ئابووریەکانی نێوان دوو وڵات و هەروەها لێکاندنی ڕێگای ئاسنی شەلەمچە و بەسرە و پاکردنەوەی ڕووباری ئەڵوەند ڕێکەوتون. دوای کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکۆماری ئێران مستەفا کازمی چاوی بە عەلی خامنەئی ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێران کەوت. ئاژانسی هەواڵی میهربڵاوی کردەوە. لە دیدارەکەدا ڕێبەری باڵای ئێران ڕایگەیاندووە وڵاتەکەی خوازیاری عێراقێکی بەهێز و سربەخۆیە و ئەمریکا دژی عێراقی بەهێزە. سەردانەکەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ تارانی پایتەختی ئێران لە کاتێکدایە ناکۆچیەکانی ئەمریکا و ئێران لەسەر خاکی عێراق قوڵ بوونەتەوە و بڕیاریشە کازمی دوای ئێران سەردانی ئەمریکا بکات. جارێکتر سڵاوتە لەبێت بینەرانی بەڕێز کاکۆشار خێربێن. سوپاس بە هەمەدەمتان. سوپاسان دەکەین. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین مستەفا کازمی دوایەوەی دەست بەکار بووە لە ماوەی دوو مانگی ڕابردوودا دەستی بە کۆمەڵێک جموجۆڵ کردووە ئەمڕۆژ سەردانی ئێرانی کردووە. پێ دوایە ئێران و عێراق دەتوانن پەیوەندی ئابووریەکانیان بۆ پەیوەند لە بواری ئاسایشیە بەرەو پێش بەرن. ئەمڕۆ سەرۆکۆماری ئێران دەڵێت بەنیازن ئاڵگۆڵی بازرگانی بۆ 20 میلیارد دۆلار بەرز بکەنەوە. بەناوی خۆی گەورە زۆر سوپاس بۆ جەناب سوپاس بۆ کەناڵی پەیام و بۆ بینەرەکانیشتان. لە ڕاستیدا ئەم سەردانێکی زۆر حەساس و هەستیارە لەبەرەوەی کە لە ئێستادا گەرمترین تەوەر لە گفتوگۆی سیاسی ناوخۆی عێراق و لە گفتوگۆی سیاسی ناوچەکەش سەبارەت بە عێراق و لە گفتوگۆی دەولیش سەبارەت بە عێراق و سەرۆکوەزیرانی نوێ کە مستەفا کازمیە ئەوەیە کە تا چەند دەتوانێت عێراق لەژێر هەیمەنەی ئێران بێنێتە دەرەوە و ڕووە و ئاراستەیەکی نوێ ئاراستی بکە کە ئاراستەی خلیج و دنیای عەرەبیە. لەبەرەوە ئەم سەردانە بەتایبەت کە بەهۆی نەخۆشکەوتنی مەلیکی سعودیەوە پێش سەردانی سعودیە کەوت کە قەرار بوو پێشتر سەردانی سعودیە بکە ئەو جار تاران لەبەرەوە بایەخی زۆر گرنگی هەیە و گەردیقەتیش بدەیت تەنانەت لە ڕووی شکڵیشەوە شێوازی پێشوازیکردن و شێوازی تەنانەت دیاریکردنی شخصیاتەکانیش کە کازمی ئەیبینێ فەرقی زۆر بوو لەگەڵ سەرۆکوەزیرانەکانی پێشووتر. خۆتان نەزانن پێشتر مالیکی یعنی گەرلانی کەم لە سەردەی مالیکیەوە سەیری حسابی بکەیت تا ئەگاتە عەبادی و دواتریش باڵێن عادل عەبدولمەهدی هەموو ئەوانە عیلاقیان لەگەڵ ئێران عیلاقەیەکی زۆر باش بووە.
ئێستا کەسێک کە پێی وایە یان با بڵێن ڕایەک کە هەیە کە مستەفا کاظمی لانی کەم بە مستەوای ئەوان یاخود بە ئاستی ئەوان یان بە هەمان فەلسەفە و تێگەیشتنی ئەوان تێڕوانینی نییە بۆ عیلاقی جۆری عیلاقی نێوان ئێران و عێراق بۆی ئەمە هەموو ئەوانەوەی کردووە کە دیداری یاخود سەردانی مستەفا کاظمی فەرقی هەبێ بێگومان ئەمڕۆ لە پرس کۆنفرانسەکەیەوە لە شێوازی ئەو مەسجانەی کە لە ناو با بڵێن لەگەڵ ڕوحانیە ڕایگەیان پێم وایە کۆمەڵی قسەی زۆر زۆر ڕوون و ئاشکرای کرد یعنی زۆر زۆر بەڕوونی باسی لەوە کرد کە عێراق ئەیەوێ با بڵێن عیلاقەی بەرژەوەندی و ڕێزی هاوبەش لە بینی ئێران و عێراقدا هەبێ بەڵام بەبێ تەدەخولی ناوخۆیی ئەمەی بەڕوونی گوت بەڕوونی گوتی ئێمە بە هیچ شێوێک نامانەوێت ببین بە تەڕەف لە ئەو ململانەی کە لە محاورە هەیە ینی محوەری ئێران و محوەری ئەمریکا و باسیشی لەوە کرد کە عیلاقەی نێوان عێراق و ئێران هەر عیلاقەی جوگرافیانیە بەڵکو عیلاقەیەکی فەرهەنگی کولتوری دینیە پێم وایە بە زمانێکی زۆر زۆر متەوازن قسەی کرد کاظمی و ئەو مەسجانەی کە پێی بوو پێم وایە گەیاندی بێگومان یعنی خۆش دەزانی یعنی ئێستا لە سەروی 10 ملیار دلار حجمی تەبادلی تیجاریە کە بەشێکی تەبادلی تیجاری نیە ینی بەشێکی تری ئەوەیە کە بەتایبەتەوەی کە پێوەستە بە مەسەلەی کارەبا و زۆر گواریترەوە قسەی زۆری لەسەرەوە ئێستا عێراق ئێوێ پێداچوونەوەی پێدا بکە بەڵام مەسەلەی ئێران بۆ ینی عیلاقە لەگەڵ ئێران بەنسبەت عێراقەوە عیلاقەیەکی حتمیە بەڵام ئەم عیلاقەیە لە ئێستادا و لە سەردەمی حکوومەتێک لە دوایەکانی ڕابردوودا عیلاقەیەکی ناهاوسەنگ بووە بە جۆرە لە جۆرەکان ئێران ڕۆڵی گەورەی بینیوە و لە معادلەی عێراقیدا یەکلاکەرەوە بووە تەنانەت لە دانانی سەرۆکۆمار و سەرۆکوەزیران و حکوومەت و ئەمانەدا ڕۆڵی گەورەی بینیوە ئێستا ڕاپسکانێک هەیە یاخود محاولەیەک هەیە لەلایەن حکوومەتەکەی کاظمیەوە بۆی ئەم عیلاقەیە بگۆڕێ تا چەند سەرکەوتوو دەبێت لە ڕاستیدا جارێ زووە بۆ تەقییمی بیدایی کاظمی وەکو خۆی دژایەتی ئێران دەکات وەکو خۆی ئەزانی من بخۆم پێم وایە کاظمی لەو سیاسیانەیە کە زیاتر سەر بە مەدرسەی مام جەلالە یعنی کاڵم سەر بە مەدرسەی مام جەلالە سەر بۆ مەدرسە واقعیە کە تێگات ئەبێ بۆ ئەوەی بتوانانی لە عێراق سەرکەوتوو بێ بە عیلاقەت لەگەڵ ئێرانی شەبێ لەگەڵ ئەمریکاش هەبێ ئەبێ تەوازن لەگەڵ ئێرانیش ڕابگری لەگەڵ ئەمریکاش ڕابگری بەس ڕەنگە تازە یاخود با بڵێن ئەوەی نوێ لە عیلاقەکەدا بریتیە لە هێنانەوەی کارتی خلیج بە تایبەتی سعودیە و من تەسەوڕەکەم ئەگەر مەلیک سولەیمان چاک بێتەوە یاخود شاه سلمان بەڵێ چاک بێتەوە یاخود ناگەر بچێتە سعودیە پێم وایە بە هەمان شێوە لەوێش پێشوازێکی گەورە ئەگرێت و بیگەشتن نەچێ یعنی ئەم سەردانە لە باریشتریشە باخەکەی ئەوەی بەنسبەت ئێرانەوە کە کاظمی وا بڕیارە سەردانی ئەمریکاش بکە کە خۆتان نەزانن لە دەورەی ئەم دەورەیە یعنی لە دوای 2008ەوە هیچ بەرپرسێکی عێراقی باڵا لە کۆشکی سپی پێشوازی نەکراوە حەلبوسی چوو ئەمریکا لە کۆشکی سپی پێشوازی نەکرا عادل عەبدولمەهدی هەر پێشوازی نەکرا و تەنانەت بەرهەم ساڵحیش ترامپ لە داڤۆس و ئەمانە بینیوێتی لە کۆشکی سپی پێشوازی نەکراوە کە زۆر محاولەشیان کردو بە جۆری ئاگاداریەکانی ینی معلوماتەکانی من وا بڕیارە مستەفا کاظمی پێشوازی بکرێت لەبەرەوە پێم وایە ینی ئێران لەوە تێگەیشتووەکەم ئەم حکوومەتە ڕەنگە حکوومەتێکی جیاواز بێت لە حکوومەتەکانی ڕابردوو بۆیە پێویستی بەوە هەیە کە جۆرە لە جۆرەکان ئەویش پێداچوونەوە بکە بۆ جۆری تێگەیشتنی لە ڕۆڵبینی لە ناو عێراقدا باشە بە ئەی لەسەر ئاسی ناوخۆ مستەفا کاظمی ئاسی ناوخۆی عێراق ماوەسمە کۆمەڵێک هەنگاوی دەست پێ کردووە بۆ نمونە لە خاڵە سونووریەکان کە باز دەکرێت تاکو ئێستا لە کۆی 21 خاڵی سونووری حوت خاڵی سونووری کۆنتڕۆڵ کردو هێزی دەژە تیرۆری عێراق لەو خاڵە سونووریان جێگیر کراون دەتوانێت گۆڕانکارێک بە یاخود کردوێت یاخود تەنە هەڵمەتێکی ڕاگەاندنەوەی کێسی ئێمە دەبی خۆی هەردووشێتی لە ڕاستیدا بەگشتی کاظمی لە ڕووی ئەعلامیەوە ینی گەورە کراوە ینی ئەوە حقیقەتێکە کە پێویستە خەڵک بیزانێ بەڵام لەبارەکەی تریشا دەستی بۆ 3 مەلەف بردووە کە 3 مەلەفی گرنگن یەکیشیان مەسەلەی سنووردارکردنی دەسەڵاتی هێزە چەکدار و میلیشیاکان کە هەنگاوی فعلینەوە بۆ ئیلانی کەم هەوڵی داوە مؤسساتی حکوومەت لەگەڵ ئەم هێزە لێک جیاکات وسا مەسەلەن بۆ نمونە فالح فەیاضی حەسر کردووە لە حەشی شەعبیە کە پێشتر لە ئەمنی وەتەنیش بوو جیالەوە هەنگاوی دەست پێ کردووە لەو مەجالەیە کە حەشد یاخود ئەو هێزانەی کە لانی کەم دەوڵەتن لە ناو دەوڵەتە سنوورداریان بکە و مەلەفی نەوت بە هەمان شێوە و مەلەفی گومرگەکانی یاخود با بڵێن دەواازە سنووریەکان ئەمانە هەرسیشیان هەنگاوی ناوە لەسەر ئاستی عملی تا چەند یا سەرکەوتوو دەبێ من بخۆم پێم وایە چانسی 50-50 هەیە چونکە بیرن نەچێ ینی چ لە کوردستان چ لە عێراق ینی هەرێمی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە حیزبەکانی سوڵتە ئەوانەی کە چەک و پارەیان بەدەستەوەی شەڕیمان و نەمان لەسەر ئەو گومرگانە دەکەن سەدژایەتی کازمی دەکەن بەڵێ بێگومانێت دژایەتی کازمی دەکەن چ لە عێراق دژایەتی کازمی دەکەنەوانن کە لە ڕاستیدا خەریکی تاڵانی لە مەرزە نێودەوڵەتیەکان
ئەوانن کە تاڵان خەریکی ڕاوڕوتن و خەریکی چەتەین لە عێراقیش ینی لە هەموو مەرزەکانی عێراق لە مەرزەکانی کوردستانیش لەبەرەوە پیان ینی لە ئێستادا گردی قەت بدەی ئەزانی ینی لێ دوانی ئەندام پەرلەمانەکانی ئەو حیزبانە بێنە بەرچاوی خۆت بۆ نمونە لە ئاستی عێراقدا ئەندامانی فتح هادی عامری دەوڵەتی قانون نوری مالیکی لە کوردستان فراکسیۆنەکەی پارتی ینی دەستیان کردووە بە لێدوانی سەرەتایی دژی کازمی مەسەلەکەش بریتی نیە لەوەی ینی بەداخەوە زۆربەی جار لە کوردستانە ینی هەر جارێک کە دێتە سەر ئەو مەرز و ئەوانە یەکسەر ئەیکەن بەهینەوە قەرار عێراق مەرزەکان داگیر بکاتەوە و ینی دەستەکەن بەم جۆرە لە دروشم بەداخەوە ینی چکە لە ڕاستیدا ئەوەی کێستا کازمی ئێوێ ئەم داهاتی کە لە مەرزەکان دەستەکەوێ بزانرێت چەندە و ئەم داهاتە بگەڕێتەوە خەزینەی دەوڵەت ئەوە نییە ئەوەی کاڵێن وڵا بەهێز دەبری هێز داگیریەکە و سوپای بۆ ئەنێری و پۆستاڵی بۆ ئەنێری و بەداخەوە ینی ئەم درۆیانە 70 ساڵ ئەڕاتە سەری هەموو جارێکیش کۆمەڵگەی ئێمە هەر دیسانەوە باوەڕی پێکاتەوە یعنی ئێمە لە لیژنەی مالیە یەک دیراسی زۆر بەسیطمان کردو لە یەکێک لە چاپێکەوتنەکانە دکتۆر هەیثەم جبوری سەرۆکی لیژنەی مالیە باسیەکە تەنها لە گومرجی جگەرە و مەشروبە باشە کە دوو شتی زۆر هینن ینی زۆر مزڕن بۆ کۆمەڵگەی عێراقی بەگشتی بەس لە گومرجی جگەرە و مەشروبە مەفروض بۆ عێراق ساڵانە 10 ملیار دۆلاری دەست بکەوێ بەس جگەرە و مەشروب کە ئێمە طبعاً حەدی کەمیشمان حساب کردووە کەچی هەموو داهاتی نانەوتی یعنی مەبەستم گومرگ و ڕسومات هەموو شتێک هەموو ئەوانە باج ڕسومات ناگاتە 10 تریلیۆن ناگاتە 10 ملیار لە ساڵێکە باشە تۆ سەیری حەجمی ئەو گەندەڵیە بکە کە لەسەر تا سەری عێراقا طبعاً تەمام بە هەرێمی کوردستانیشەوە لە مەرزەکاندا هەیە لەبەرەوە ئەمە پێوەست بە مەلەفی نەوتیش بە هەمان شێوە طبعاً یەکێک لە ینی نەوت لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیشە تەهری بکرێ ئەو نسبەتی بەراورد بە ئەو نسبەتی کە لە عێراقا تەهری بکرێ بە هەرێمی کوردستان طبعاًەوەی عێراق تا ڕادەیە کەمترە چکە ینی تاماوەی پێشوو عێراق نزیک 3 ملیۆن بەرمیلی نەوت هین کردووە لە ئەنی کەم ڕۆژانە 300 بۆ 500 بەرمیلی هین بووە 300 بۆ 500 هزار بەرمیلی دزراوە یاخود بە جۆرەکان تەهری بکراوە لە هەرێمی کوردستان خۆتان نەزانن فترێک تا نزیشی ملیۆنێ بەرمیل بە نەوتی کەرکووکیشەوە ئەنێردرا ئێستا هەریەکان ڕقمێکگەڵەشیان لە 600 لە 450 بەڵام داهاتەکەی وەکو خۆمان نەزانین ینی بەهۆی ئەو اتفاقیە نەوتیە لەگەڵ تورکیا 50 ساڵیەوە تا ئێستا دیزە بە دەرخۆنە دەکرێتە ئەم لەحزەیەش نەک من و نەک تۆ بەرپرسە باڵاکانی حکوومەتی هەرێمیش نایزانن لەبەرەوە مەسەلەی حەسمکردنی مەلەفی نەوتیش پێیوەستە بەوەی کە تا چەند داهاتی نەوت چەندە و چۆنیش ئەگەڕێتەوە خەزینە ینی والحاصل ئەوەی کە ئێمە طبعاً کە ئەڵێن کازمی تۆ بێ باسی وەزیری دارایی بکەوانە چکە وەزیری دارایی بەرپرسە لە ئەو خەزینەی ئەو سەلەیەی کە لەبەردەستی عێراقدایە ئێمە دانیشتوین لەگەڵیانی هاتۆ بۆ لیژنەی دارایی ئەوان ئامانجیان بریتیە لە چی ئەوی کە بە ئێمان و تۆ ڕایانگەیاندۆ بە ئیعلانیش چون کازمی خۆی چ وەزیری دارایی عێراق ئەڵێن ئێمە ئەمانەوێ ئیرادات زیادکەین معقول نییە ئەم هەموو مەنافزەمان هەیە داهاتەکەی هەمووی ئەدزرێ داهاتەکەی نایەتەوە سەلەی عێراقەوە جا لە بەسرە ئەڵێ تا گاتەوە هەرێمی کوردستان لە بەسرەوە ئیلازا تا زاخۆ یعنی لە زاخۆ تا بەسرە بەس ئەمە ئامانجەکەیە کازمی دەیەوێت خەڵەسوونەکانی هەرێمیش کۆنتترۆل بکات ئەگەر کۆنتترۆلی کا بە شێوەیەکە ئەزانی بەڵێ ئەو مەرزانە مەرزی نێودوڵەتین و کە مەرزی نێودوڵەتین سیادیشن ینی بەشێکی پێوەستە بەوەی کە بە جوێری دەستوری عێراق بێ بە تەنسیق لەگەڵ لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بێن بەڕێوە داهاتەکەی ئەبێ بگەڕێتەوە چکە باسمان کردەوە وەختی خۆی ئەو دەستورەی کە نووسراوەتەوە من لەوێ نەبووم ینی سەرۆکی پارتی لەوێ بووە ینی ئەوانە لە مەطبەخی نووسینەوەی دەستور بوون ئەوان قبوڵیان کردووە کە مەرزەکان بۆ نمونە بەم شێوەیە بێەوە و سیاسی مالی سیاسیەکی اتحادی بێ و عێراق یەک سەلەی دارایی بێ و هەموو پارەکان بچێتەوە ئەو لێوە دابش بکرێتەوە ینی من ئەوەم نەکردو ئەوان خۆیان چوون لە دەستور ئەمەیان کردەوە باشە بە ژوورەی دەستوری ئەو سەلەیە ئەبێ داهات بگرێتەوە ناو ئەوێ لێەوە جاریش کە تۆزیع بکرێتەوە باشە داهاتی مەرزەکانەگە لە 150 بچێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێ لە 150 بگەڕێنەوە وانە ئێستا ئەبێ ئیتیفاق لەسەر ئەوە بکەن بەڵام ئەوەی ئێستا ئەوان کردویانە چییە داهاتەکەی جارە داهاتەکەی دیزە بە دەرخۆنەکرێ کەس نازانێت لە شوێ و چییە نسبەتی شێگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت نسبەتی شتری تاڵانەکەی و داهات بێجگەلەوەی لەو مەرزانە کاری زۆر نایاساییان کردو ینی بە 13 جۆر یان بە 11 بۆ تا 13 جۆر پارە لە خەڵک وەرەگرن ئەو پارێ جاری تریش باسم کردووە ینی وەکو لە جیرفانی هاوڵاتی دەریبێنن چونکە ئەو کاڵایە کە لەسەر خاوەن
کاڵایەک زیایی ئەەکەن بە ئەنواع شێوازی سکان و نازانم کوالتی کۆنتترۆل و چی هینیەکەن جا کوالتی کۆنتترۆلیش چۆن ینی هەنجار جێگەی پێکەنین و گریانە ینی هەم پێکەنین هەم گریانە مەسەلەن لە یەکێک لە مەرزەکانە بە حساب ئایزوگامیان هین کردو تاقی کردوێتەوە کوالتی کۆنتترۆلەکانە پارچێکیان فڕیاوتە ناو تەشتی ئەو بزانن چی لێت ینی ئاوا تاقییانکەەوە کوالتی کۆنتترۆلەکانە بەداخەوە ئەبێ ئەم داهاتانە چیتر بەم شێوازی ئێستا نەبرێ بڕێەوە مەرزەکان ڕێگەخرێنەوە ینی ئەوەی کە کازمی داوای ئەکا وەزارەتی دارایی لەگەڵ ئێمە باسی کردووە لیژنەی دارایی ئێمە لە پەرلەمانی عێراق باسمان کردو ئەوەیە کە ئەو مەرزانە ئەبێ ڕێک بخرێنەوە بۆی داهاتەکانیان دیار بێ و ئەم داهاتانە بگەڕێنەوە سەلەی حکوومەتی اتحادی و ئەمە بە تەنسیق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کرێ ینی ئەوەی کە وێنایشیان دروست کردو وڵا کازمی هێزە نێرێ و مەرزەکانە گرێەوە ئەوان نییە ینی بەم شێوازە نیە بەداخەوە بەس هەموو جارێک لەبەر وێزانن ئەم جۆرە لە خیتاب ئەم جۆرە لە گوتار بەسەر کۆمەڵگەی بەستە زمان و فەقیری ئێمەدا تێدەپەڕێ ئاڵنەوە کازمی ئێوێ بێ مەرزەکان داگیر بکاتەوە جاهشن ئەڵێن باشن تا دوێنێ لە بەغابوون تا دوێنێ کەچی ئەڵێن وڵاوە ئینەوە کوشتنی سەروەری بابەمە دەستوری ئەمە مادەیەکی دەستوریە و دەستوری تۆ خۆ دەنگت پێداوە ماڵ و ماڵ بۆی گەڕاوی دەنگە بۆ کۆکردوێتەوە تۆ لە بەغابووی خۆ من لەوێ نەبووم قەزیەشی دەستوریە کە دەیڵێ ئەمە قەزیەشی دەستوریە بەداخەوەی بەلایشی ترە باش ئەی سەبارەت بە مەسەلەی ڕێکەوتی نەوتی هەرێم بەغداوە مەسەلەی موچەش هیچ بەرە پێشچوونێکەیە لەگەڵ بەغداد موچەی فەرمانبەران ئێستا بەرەو کۆتایی مانگی حەوت دەڕۆین بەس موچەی مانگی دوو درراوە وڵی کە حەشیم بەڕاستی نازان بڵێم چی ینی ئەزانی بەڕاستی کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیشی ینی داما و هەژارە ینی تۆ تەسەور کە لەکەیەوە چەند مانگە بێ سەرۆکی حکوومەت جێگەری سەرۆکی حکوومەت کە سەرۆکی وەفدی دانوستانیشە بۆ بەغا وەزیری دارایی وەزیرێک لە دوایەک ئەندامانی وەفدەکە وەزیرەکانی حکوومەتی هەرێم هەمویان ئەڵێن ڕێگەکەوین و هەنگاوەکان ئیجابین و اتفاقەکەین لەگەڵ بەغا وتویانیان نانوتوە ئێستا ئەگەر سێرچ بکەی لە ئەعلامات چەند یەکەم سەردانیان بۆ بەغدا بوتیان بەغدا قوڵای استراتیژی هێمن نانە قوڵای نەیانگوت ڕێگەکەوین ناڵێن زۆر نزیکە نایانگوت دۆسەی گەورە ئەبەن و دۆکۆمنتی زۆرمان پێوە ئەیکوا ئێمە نەپرسم کووە یعنی وەکو پەرلەمانتارێکە پرسم کووە زانی مشیرەکەەوە ئەمانە یعنی وایان لێ هاتووە چکە زانن کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیە کە زاکری زۆر کورتە جاری وایە دروی بۆکەن بۆ یەک ڕۆژ جاری وای دروی بۆکەن بۆ هەفتەیەک جاری وای دروی بۆکەن بۆ مانجێک جاری وای دروی بۆکەن بۆ ساڵێک هەنێ درۆشیان هەیە بۆ نادیارە وەکو درۆی ڕفراندۆم هاوتیان ڕفراندۆمەکەین تاپۆکەی لە جیرفانمانە ئیتر ڕۆژێک دەوڵەتان بۆ ڕاگەرین جاکەیە کەس نازانێ باشە گەرە معقول نییە ینی ئەمانە هەمویان خۆیان ئەڵێن ئێستا بڕۆ لێدوانەکانیان بێنە دەرەوەڵێن اتفاق ئەڵێن زۆر ئیجابیە عێراق جددیە ئێمە ڕێگەکەوین لەسەر هەموو شتێک ڕێگەکەوین مەلەفی نەوت ڕادەستەکەین هەموو شتێکەکەین کەچی ئەیکوا ئێمە نەپرسم کووە تۆ خۆت وتوتە ئیجابیە من نەموتووە تۆ خۆ دەڵێ عێراقنێتی جددیە من نەموتووە تۆ خۆ دەڵێ کۆبوونەوەکانمان بەرەو پێشچوونی گەورەی بەخەوە بینیوە ئەیکوا نابێ خەڵکە پرسە ئەرێکاکە کوا ئەرێتاکەی ئەم درۆیانە ینی باشە بە جۆری زانیاریەکانی ئێمە تازەترین خلاف یاخود نوێترین خلافیان لەسەر مەسەلەی داهاتینەوتە ئایا ئەوان نسبەتی نەوت ینی 250,000 بەرمیل لە ڕێی سۆمۆ ئەفرۆشنجا 250,000یان هەرچەندێکەکە اتفاقەکەن لەسەری یان داهاتەکەیان بۆ ئەنێرن من پێم وایە مەلەفی نەوتی هەرێمی کوردستان لە کوردستانی عێراق بەدەست پارتیەوەیە هەر حیزبێک بڵێ من ئاگام لێتی و منیش دەساوە بۆ یەپۆشێت ئەگەر بووی ناپۆشێ بابێن لە بەرنامەیەکی ئەلێرە دانیشە بێک و گفتوگۆ بکەین بزانین کامان ڕاستەکەین فعلەن بەدەست پارتیەوە یان ئەمانەش ئاگیان لێتی باشە لە ناو پارتیشە بە جۆرەوەی اتفاقیە 50 ساڵی کە کراوە ڕەهنی تورکیایە لەبەرەوە هەر بۆیەشە ینی من ئەم ماوەیە بە تایبەتی ئێستا کە ئاڵێن وڵای ئێمە ناتوانین نەوتەکە ڕادەستکەین داهات ڕادەستەکەین ئێستا وەڵامی ئێوە وەرگرتوێتەوە کە بۆچی ئەمانە لە 2015ەوە لە هەموو قانونێکی موازنەیە ئەڵێن ئێمە نەوت ڕادەستەکەین کەچی کە قانونەکە تێ ئەپەڕێنین بەدڵی ئەوانی شتێ ئەپەڕێنین نەوتەکە ڕادەست ناکەن تومەز لە ئەساسە بەدەست خۆیانەوە نەماوە نەوتیرێن بەدەست خۆیانەوە نەماوە نەخێر جا لەبەرەوە ئاسۆی ئەوی اتفاقیشتەمان کە من و تۆ بە حەماسەوە باسی ئەوەکەین و دوعایەوەکەین کە ڕێکەون لەگەڵ بەغا لەبەر موچەی فەرمانبەرانمان هەیە ئەوە مانجی حەوتە ئەوە بەڕۆی بەرەو نهایەتی حەوت هەفتەیەکی تر جەژنە خەڵک عێراق ئێستا مانجی موچەی مانجی حەوت دابەشەکە مانای هێشتا مانجی دویان دابەش نەکردووە ڕوو ئەوەنەش هینن ینی ئەوەنەش ڕووقایی من پێستی ڕویان ئەوەنە قایماڵە نابێ باسی موچە بکە ئەڵەن کەی پارەمان هەبوو باش ئەگەر ناوە هیەوە نێ بێ بەسەر دێڕی هەواڵ یعنی حکوومەتێک نتوانێت موچە بە ڕووی ئەوەشی هەبێ بڵێ نابێ بێ بە هەواڵ یعنی حکوومەتێک نتوانێت موچە بە
و توانای دانی موچەی نەبێ بشڵێ و تەبێژەکەشی بێ بڵێ وەڵا نابێ باسی بە سیاسی ینی ئەم بێمنەتیە ئەم لووتبەرزیە ئەم زوڵمە ئەم ستەمە یعنی لە شوێی دنیا هەیە لە شوێی دنیا هەیە ینی لە وڵاتان ئەگەر ڕۆژێک موچە دوا بکەوێ خەبەرە ڕۆژێک دوا بکەوێ خەبەر هەنێ جار بە سعات دوا بکەوێ خەبەرە باشە مەسەلەن لە وڵاتان ئاڵێ بۆن من ڕۆژی سێشەمە سعات ئەوەنە موچەکە لەسەر حسابەکەتە ئەگەر سعات ئەوەنە لەسەر حسابەکەی نەبێت خەلەلە خەبەرە کەچی ئەم ئەڵێ بە مانگ دوای ئەخەم ناژمێ بێ بە خەبەر لە شوێی دنیا هەیە هیچ چارەسەر چی ئێستا کە مانگی دویان دابش کرد و مانگی سێش نادیارە ڕەنگە تا کۆتایی 2020 سێ موچەی تر ئەگەر دابش بکەن هەنی لە 2025 موچە بدەن ئەی چارەسەرێک چێمادام حکومەت لەگەڵ بەغدا ڕێناکەوی لە ئاسی ناوخۆ چارەسەرێکەیە وڵای من نازانم بووم چارەسەر ینی چارەسەر تو هەر چۆنی قسەکەی ئەڵێ نەمە زۆر توندڕەوە و تون و تیژە و بەردەوام قسە ئەکاو جاری وا کە ڕەخنە شەگریاڵەن جنێوەدا و ئەوانە بەڵام چارەسەر بێ بڕۆی جارێ لەم دوو حزبە پرسی کە لەگەڵ پارتیا لە دەسەڵاتان یەکێتی و گۆڕان دووەمیش ئەو حیزبانەی تر کە بە حساب ئۆپۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆنێکی عاقڵن ئێستا زۆر مرەتەب یعنی هیچ مشکیلەیان نییە باشە و شەقامیان بە تەواوەتی چۆڵ کردووە شەقامیان بەجێهێشتووە بۆ چین و توێژە جیاوازەکان مروری قوربەسەر لەو هەتاوە مامۆستای داما و ئەوانە ئێستا کەمەند دامانە چنەوانە داکۆچی لەخوانەکەن خۆ کەس خوان ناکە بە صاحب چارەسەر کۆمەڵگەکەیە چارەسەرەوەیە کەسمان بێدەنگ نەبین چارەسەرەوەی قبول نەکرێت چارەسەرەوەی بەدەنجی بەرز بین قسە بکەینەوە بەدەنجی بەرز دژی ئەم سیستەمکاریە بوەستینەوە چارەسەر لە لای کۆمەڵگەیە چارەسەر لە ڕاستیدا لە دەستی من بخۆم بەدیدی خۆم لە دەستی سیاسەتانەماوە ینی پرۆسی سیاسی لە کوردستانی عێراق بەدەست پارتیەوە سقوتی کردووە و ئەو بەرزلانی چاک نابێت بڵێ هێر بەدەستیەوان کەوتوێ بەدەستیەوان شۆ چاک نابێتەوە آخر ینی ئێستا ئەوان ئەیانەوێ ینی تازەترین نوکتە کە لە ڕێگا هاتم من خوێنمەوە لە سایتی درەوە ئێستا حکوومەت هەر قبوڵی نییە باسی موچە بکەی هەر باسییان کردوڵە نێمە بۆ دانیشتنی پەرلەمان بەس لەسەر مۆزوعی ناوچەجێ ناکۆکەکان و لەسەر کۆڕۆنا ئامادەی نوێنەر بنێرین هەر قبوڵیان نیە پەرلەمانیش باسی بکە تر چارەسەری چی ینی باسی چی بکەم ینی باش باسی پەرلەمان کرد ئێستا و دۆخێک کە پەرلەمان پێدا تێپەڕ دەبێ ئێستا لایەنەکان بوون بە چەند بەشێکەوەندێک بەشداری بکەن هەندێک بەشداری نەکەن هیچێتی بە قسەی خۆیان لەمە دۆ بەژاری کۆبنەوەکان ناکەن ئەگەر لەسەر موچە نەبێت پەرلەمان چی بەسەر دێ بە بۆچوونی بەڕێزت یاخود چارەسەر چییە بۆ ڕاستکردنەوەی دۆخی پەرلەمان وڵی من لەسەر پەرلەمان ئەگەر تۆزە کاتم بیتێ ئەمە سێ مەسجم هەیە ینی مەسجێکیان بۆ یەکێتیە نەوەڵا پێش یەکێتی با بڵم بۆ گۆڕانە ئەو تریان بۆ یەکێتیە و تریشیان بۆ کۆمەڵی ئیسلامی وێگرتووە باش ئەزانی دۆخی ئەم جارەی ئەم پەرلەمان بەم شێوازە لەسەر قەزەکەی کاکسۆران وای لێ هادوانە یعنی کاڵم کاکسۆران بەسم خودی کاکسۆران نیە وەکو شەخص بەس ئەوەی کە پارتی پەنای برد بۆ زۆرینە و زۆرینەیەکی ئەوەی کە لای ئێمە زۆرینەی تەزویرە و زۆرینەیەکی مزەیەف و پەنای برد بۆی بە زۆرینە بڕوات حەسانە لەسەر کەسێک هەڵگرێت جا هەر کەسێک هەیە باشە و دواتری شەوڵەکانی سەرۆکی پەرلەمان بۆ ڕاگررتنی و دیسانەوە مەسەلەی پاشگەزبوونەوە یاخود ڕێنەگرتنی تا ئەگاتە ئیستقالەکەی طبعا ئەمە مەسجێکی ئێزگار مەترسیدارە بۆەوەی کە پارتی ئەو کاتی کە لە پەرلەمانە کەمینەیە لە 23 زێرانە بێ بە کەمینە و ئەچێتە دەرەوەی پەرلەمان یەکسە پەرلەمان داخە 2015 لە گەرمەی چالاکی پەرلەمانەوە لە حساسترین ڕۆڵی پەرلەمانە کە یەک گۆڕان و کۆمەڵ و پارتی لە سەرۆکایەتی پەرلەمانەوانیە و پەرلەمان داخە کازانێت یا کەمینەیە ئێستا کە زۆرینەیە ئەڵە بە هیچ شێوەیە قبوڵمانیە پەرلەمان پەکی بکەوێت لە کاتێکە باشە لە کاتێکە بابزانین یعنی ئەو پەرلەمانە لە ماوەی ئەم ساڵی کە دەست بەکار بۆ باشە هەنگاوێکی جدیم پێ بڵێ یعنی کە زۆر یەکلاکەرەوە بێ لە سیستمی سیاسیە زۆر یەکلاکەرەوە بێ لە بەرژەوەندی ژیرفانی خەڵکە زۆر یەکلاکەرەوە بوو بێ لە بەرژەوەندی خەڵکا بەگشتی باشە مەسجەکەم بۆ گۆڕان بریتیە لەوەی کە هیوادارم برادرانی فراکسیۆنی گۆڕان هاوڕێیانم ئازیزانم خۆشەویستانم بە هیچ شێوەیەک هەڵەی یەکێتی دووبارە نەکەنەوە کاتێک کە گۆڕان سەرۆکایەتی پەرلەمانی بەجێهێش ئەوان چوون لەگەڵ پارتی پەرلەمانیان ئاکتیف کردەوە لەو هەڵوێستەدا کە یەکێتی ئێستا ئەڵێ ئێمە پەرلەمان پەکە خێن هیوادارم بێلایەن بن نەلای یەکێتی بگرن نەلای پارتی بگرن جا ئێستا ئەڵێم چۆن یعنی ئەمە زۆر زۆر گرنگە نەچنە سەنگەری پارتیەوە بڕۆن لەگەڵ پارتی لە دانیشتنیەکە بەشدار بن و مووقیفیش ئەوە نەبێ بایکۆت بکەن کە بچێتە هینی یەکێتی بۆ ئەمە
مادام پارتی پەنایبرد بۆ ئەم زۆرینەیە پێویستە گۆڕان پرۆژەی هەبێ بۆەوەی کە لەسەر چه ئەساسێک ئێمە ئەچینەوە کۆمەڵێک یاسا لەگەڵ پانی بە ئیتیفاق بڕۆنە ناو دانیشتەکانی پەرلەمانەوە بە سازان بڕۆنە ناو دانیشتەکانی پەرلەمانەوە نەگەوەی پارتیە مجارێ پەنا بۆ ئەو زۆرینەیە بباکە ئەیبا لە وەکو لە کیسەکەی سۆران عومەرا کردی باشە یعنی پرۆژەیە بنووسن لەسەر 1 2 3 4 5 ئەم یاسانە بەڵام کاتێک کە پارتی ئەڵێ وەڵام من ئامادەنیم لەسەر موچە و قەرزەکان و ئەمانە نوێنەر بنێرم کاڵم پارتیمە بەسم حکوومەتە ئێتۆ چۆن مامەڵی لەگەڵاتی لەبەرەوە پێویستە برادرانی ئێمە نەچنە ژێرباری ئەوە و داوای ئەوە بکەن دانیشتنی پەرلەمان بکرێ بەبێ ئیتیفاق بە یان بە زەوقی پارتی ئەمە زۆر زۆر مەترسیدارە بۆ برادرانی یەکێتیش لە ڕاستیدا پێم وایە کاک شوان محەممەدی ڕۆژنامە نووسی سەرنجێکی لەو شێوەی نووسیەوە کە زۆر دقیقا یەکێتی خۆی جێگری سەرۆکی حکوومەتی هەیە و لە دنیادا هێزی کاریگەر کە ئێوێ ڕخنە بگرێت لە حکوومەت دێتە دەرەوە نەک لە پەرلەمان مەفروزە کە من دەستخۆشیان لە یەکەم بۆ مووقفی پەرلەمان بەڵام پێویست بوو لە حکوومەت دەست پێ بکە بەجارێتی مەکان لە حکوومەت بکشێنەوە ئەو جا پەرلەمانیش ڕاگرن بڵێن فەرمو وەرن ئیتیفاقەکەین ئەمە زۆر زۆر گرنگە بەنسبەت کۆمەڵ و یەکگرتووشەوە دیسانەوە یعنی ئەگەر پرۆسەکار بریتی بێ لەوەی کاکسۆران ڕۆیشت و کاکی شتری بەڕێز بێ و ئەمە ئاوا مرورکران بەسەر کۆمەڵات هێ بپەڕێ کە ئەمە مەسجە بۆ یەکگرتووش تەبان مەسجە بۆ کوتلەکانی تریش بۆ نەوەی نوێش بۆ سەربەخۆکان و ئەوانش باشە ئەگەر هەر بەم شێوازە تێ بپەڕەجاوە ئەمڕۆ سۆران بوو سبێنێ عەمرە زەیدە هەمویان بەم شێوازە خراپە ئاوا تێ بپەڕێ یعنی خراپە ئەمانە بەدیدی من پێویستە یەشێتی گۆڕان کۆمەڵ یەکگرتوو نەوەی نوێ هەموو ئەوانەشی کە ئێستا مووقفی تریان هەیە لە نەوەی نوێ و لە دەرەوەی نەوەی نوێن ئەمانە بێن دانیشن لەگەڵ پارتیا بەڕوونی بڵن با بەدەی بە ئیتیفاق ئەم پەرلەمانە ئاکتیف بکەینەوە لەسەر 1 2 3 4 ئەم پرۆژە یاسایانە لە بەرژەوەندی خەڵک حەسمی بکەین باشە ئەگەر نابڕۆ بۆ خۆت پەرلەمانی خۆت بێر بۆ خۆت بڕۆ دانیشتن بکە لەوێر ئەوس بۆ زۆرینەیە بۆ 50 چەند کەسە بڕۆ دانیشە و چیەکەی بیکە تۆ دیقەت بە کاک حەچیم ئێمە لە بەقا کەمینەین وەکو کورد بەڵام ئەڵێن هەموو شتێک بۆ نمونە محکەمەی اتحادیە قانونەکانی ترێ ببین بە ئیتیفاق دانیشین لەسەری ئێمە خۆ گەر بەسەر دەنگدان بێ هەموو جارێک لە دەنگدانە دۆڕێین 129 60 بەڵێ ئێمە کەمینەین باشە معقولە ئێمە خۆمان لە بەغاداوای ئەوەکەین کەچی لە پەرلەمانەکەی خۆمان نین بە ئیتیفاق قسە بکەین هەزوو بە باسی تهدیدی زۆری نێگەک ئێمە نەزانین بە تەزویر هێناوتە بە زەبری پارە و چەک هێناوتە لەبەرەوەرە بادانیشین ئەگەر نا بەدیدی من هەر بەم شێوازە بوو باشترین حلەوەیە نەک پەچی پەرلەمان پەچی حکوومەتیش بخرێ و با بڕۆین بەرەو هەڵبژاردننی پێشوەخت چارەسەرە خۆ دنیا خەرانە بووە کاکەم حکوومەتە فەشەلیەناوە ئەم حکوومەتە شکستیەناوە ئەم حکوومەتە بەڕادەیەک فاشیلەوە کوتم موچەشدا بەش ناکەوڵە ناوێ باسیشی بکەین یعنی چی موچەش نادەبوو نایە باسیشی بکەین وەڵا خەڵک نوێنەر نانێرم بۆ پەرلەمان باسی دابەش نەکردنی موچە بکەن یعنی من دڵنیام لەناو ئەم دەورەی پەرلەمانە زۆر خەڵکی جوامێریتیایە زۆر خەڵکی وشیاریتیایە و زۆر خەڵکی ئازاشیتیایە و من هەندێک زۆر جار لێدوانەکانیان نەبینم لە تێکرای فراکسیۆنەکان هیوادارم قبوڵی نەکەن یعنی ئەمە مەسەلەی یەکشت بواش لێک نەدرێتەوە من تێیدی مووقفی یەکێتی یەکەم یعنی بەداخەوە یەکێتی ئەگەر دەورەی ڕابردوو لەگەڵ پارتیا پەرلەمانیان لە پێناوی پۆستێکا لە سەرۆگاتی پەرلەمان ئاکتیڤ نەکردایەتەوە ئەمڕۆ وایان بەسەر نەتیجەی هەڵبژاردنیشیان پەسەند نەکرد بەیان جارم بەڵێ نەتیجەی هەڵبژاردنیش کە راپۆرتیان لەسەر کردن چۆن چێ پەسەندی کردووە لە پێناوی پۆستی جێگیری سەرۆکی حکوومەتەوەمانە تۆ واز لە هەموو ئەو حکایەتانە بێنە ئەمە تێپەڕی بەڵام ئێستا حەقە جەبهەیەک بۆ سنووردارکردنی ئەم زۆرینەی پارتی دروست بکرێ ئەمە قەزیەک ئەوە نییە بیتۆ لە نێوان پارتی وێشێتی یا بکەی بەلایەکە قەزیەک هەیە کە ڕەوایەتی هەیە ئەم ڕەوایەتیە بریتیە لەوەی کە پارتی زۆرینەی پەرلەمانی بەکارهێناوە ئەم زۆرینەیەشی هەموو دژی بوون گۆڕان دژی بوو یەکێتی دژی بوو کۆمەڵ دژی بوو یەکگرتوو دژی بوو وانە بوو باشە کە تۆ دژی وەرە لەسەر ئەرزی واقع وەرە مێرە ئەو سەنگەرەیەوە و من تەمەنا ئەکەم برادرانی خۆمان لە فراکسیۆنی گۆڕانە و کوڕە ئەو خوشکوبرا باشانە میانی نەچنە ژێرباری ئەوە چونکە بەڕاستی ئەوەی کە هەر ئەمەر ئیهانەیە یعنی تۆ تەسەورکە سەرۆکی فراکسیۆنی پارتی بڵاو لەیس حیزبێکی قبوڵ ناکەین پەرلەمان خوا 2 ساڵ لە پەرلەمان پەکخە خوا 2 ساڵ پەرلەمانیان داخست قفڵێکی گەوریان لێەوە کەسیش پێنەوتن هەتا کار بە یادەشتەکانی فراکسیۆنی گۆڕانیش نەکراوە لەبارەی خاڵە سنووریەکان لەبارەی داهاتی ناوخۆ لەبەرەوە من بەڕێی من باشترین شت بریتیە لەوەی کە بیر لەوە بکەنەوە تەڵەن بۆ یەکێتی وەکوتم زۆر گرنگە پێش پەرلەمان بیری لە تیمەکەی بکردایەوە لە حکوومەت چونکە بەڕاستی تیمێکی بێدەسەڵاتە ینی من 6 مانگ لەمەوە پێشنامەیەکی ئەو پەڕ احترامەوە ناردم بۆ کاقوبات بەکراوەی کاکە یەک نامەمان پێویستە بۆ بانکی مرکزی بۆی فەرعی سلێمانی بانکی مرکزی عراقی بکەینەوە ئێستاشی لەگەڵا بێنامەیەکیان بەڕسمی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە بۆ بەقا پێ نەنووسراوە سوودی چێگەر بکرێتەوە سوودی زۆر زۆرە بانک لە هەر شوێک بێ سەرمایی لێ
لانی کەم خەڵک کە پارەی ڕاوێ بۆ چێ لە بانکی مرکزی گۆڕێتەوە چۆن ینی بانک ئەو بانکی مرکزی بانکی بنووکە ینی دایشی هەموو بانکەکانی ترە تەمویلی هەموو بانکەکانی ترەکە چۆن سوودی چییە کە بانکی مرکزی لێ بوو هەموو بانکەکانی تری ڕافیدین و ڕەشید و تیبیای ئەوانەی تری شەکرێنەوە چۆن سپاس دەکەم ناوبڕێکەکەمێ دەکەم وڵای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنی وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبیەکەیەوە ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت لاتەنیشتەکانی لاستیکین زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژاردەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ
جارێکی تر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاکوشەر لەمولای بەڕێزت سەبارەت بە کشانەوە لە حکوومەت ئەمە بۆ گۆڕانی شەر باشە لەم قۆناغەدا کە ساڵێک تێپەڕی حکوومەتەکەیت ڕێکەوتنێکی جێبەجێنەکەت بکشێتەوە بۆ یەکێتیش بڵین زۆر درەنگە برا ئەبوو هەر زۆر درەنگە بوو 6 مانگ لەمە پێشڕیان بگرتایە بەداخەوە ینی لاوازی ئیرادەی یەکێتی و گۆڕان وای کردوم حکوومەتە بەردەوام بێگەرنا پارتیەگەری حکوومەتێک دروستکە خۆی چۆن بێ ئاراستێکا با بڕۆ خۆی بیکەوتەوە ینی حەق بۆ ئەمان بکشێنەوە بەڵام باسی چیەکە خۆ دەمێکەوە ماوتۆ ینی چاکەیەکی نییە باسی بکەم کابینێ زانی مەسەلەکەەوە نیە بڵێ چاکەیەکی نییە ینی باسی بکەیتەوەوانە بەڵام بە هەرچی بەراورد سەیریەکەی یعنی بەراوردی بکە بە پێش خۆی باشە و بە تایبەتی ئەو شتانەی کە حیاتین ینی پێیوەستن بە با بڵێن هەنگاوی گرنگەوە کە پەیوەندی بە قوتی خەڵکەوە نەخێر چاکەیەکی نیە چی هەیە ینی مەسەلەن موچە پێشتر پاشەکەوت بوو ئێستا بە 6 ڕۆژ جارێگەیدەن وانە دوا کەوتووە گەندەڵی حەجمی گەندەڵی لە گومرگەکان زیادی نەکردووە کەمی نەکردووە ینی حتا توانای دەستبردنیان نیە بۆ هەنێ گەندەڵی کە زۆر ئاشکرایە هەنێ گەندەڵی ئێستا مەسەلەن لە هەموو دنیادا کاک حەکیم گەندەڵی لە هەموو دنیا هەیە بالمناسبە بەڵام بەنسبەتە ینی مەسەلەن فەساد لە حکوومەتە هەرێ پێشکەوتەکانی هەیە بەڵام بەنسبەتە ینی مەسەلەن نسبەی لە سایە 2 سێوانە باشە و ئەو فەسادش فەسادێکی نادیارە بەس حکوومەتی هەرێم ئیبداعەکە لەوەی فەساد یاخود دزی بە ئاشکراکە هەر باشکرا خۆی واز لە نەوت بێنە ینی واز لە نەوت بێنە ئێستا مەسەلەن ئەوە بوەکو بەردی زلوایە کە ئاڵێن وڵات چاکسازی لە بواری نەوتاکەن وەکو بەردی زلوایە بابەت تۆ جات باسی چ نمونێکی بۆ بکەم نازانم ینی با باسی هیدون بۆ بکەم با باسی هین بۆ بکەم بواری هاتوچۆ ئەن تۆ بزانە لەگەڵ ڕێزی زۆرمە بۆ هەموو ئەو مرورانەی کە ئەو ئەفسەر و دەرەجەدار و هەموو ئەو کارمەندانی کە زۆر ماندوون و 4 فەسڵە بە گەرما بە زستان لەسەر جادەن و ئەوانە من قسەم لەسەر کارمەندەکان و ئەوانە نیە بەهیشە بەرپرسەکانیان باسەکەم لە هەموو بەڕێوەبەراتیەکان بەس سێری جۆری ئەو گەندەڵێ بکە کە لە فرۆشتنی تابلۆی سیارە لە تابلۆی ئۆتۆمبیلە ئەیکەن ئەیفرۆشن واستەکاری پێکەن ئەیدەن بە بەرپرسی حیزبەکان ئەیدەن بە هەنێ جار تا ئەگاتە ئاسی زۆر ناشرین کە نامێ باسی بکەم پێوە یەکەن بە تابلۆی سیارە تۆ بڕۆ بزانە لەم لە سلێمانی و لە هەولێر لە دووکانە ڕقەمە جوانەکان کە مەفروض بوو ئەگەر بە شێوەیەکی یەکسان بۆ خەڵک دابەش بکرێ مەفروض بوو بیخەنە ناو تیرروپشکەوە هەمووی لانی کەم هاوڵاتی بەسیت لەوەیە چانسی هەبێ بڕوە بەڵکە ڕقەمێکی جوانی بەرکەوە یان لانی کەمەکەوەی هەڵەبجە کردیان دەستخۆشیان لە یەکەم ڕقەمەکانیان خست بووە هینەوە وانە مزایدەوە بۆی کە هینی بکەن ینی زادیاش کرا بۆی کە پارێکی دەست بخەن بۆ پارێزگای هەڵەبجە یانەوە تا ئەبوو ئەم ڕقەمانە بێنن وەکو داهات بیخەنە هینی ئاشکراوە وانە مەزادی ئاشکراوە مەزادی ئاشکرا عفۆن پێشتر بەغەڵەت بەکارمێنە مەزادی ئاشکرا لەو مەزادەیە بێن بڵێن بابەجان ئەم ڕقەمە داهاتە بوو ئێستا هاتون چی لێکن دا ئەیدەن بەم کوڕە مەسئول بەم ژنە مەسئول بەم دۆستیان بە واستەکاری ئەمە باشکرا دیارە یعنی ئەم هەر زۆر ئاشکرای وەزارەتی نەوخۆ لای پارتی نییە وەزیرەکەی نەک ئینتیمای حیزبی ئینتیمای شخصی بۆ خودی مەسرور بارزانانی نییە بە بەرچاوی ئەو فەسادە لە بەڕێوەبەراتەکانی هاتو چۆن ناکرێ بۆ قسە ناکە یعنی تۆ نتوانی ئەم جوزئیەتە ها نتوانی ئەم فەسادە لەم مەجالەیە چارەسەرکەی باشە معقولە بێ بڵێ وەڵام من مەلەفی نەوت بۆ چارەسەرەکەم و چاکسازی بۆکەم وابە تۆ شتی بچووکە پێچاوی تۆ بەردی بچووکە پێ هەڵناگیرێ سادە تۆ دی باسی بەردی گەورەم بۆکەی لەبەرەوە من نازانم ینی بەڕاستی بەداخەوە من بخۆم پێم وایە حکوومەتە بەم شێوازە بە تایبەتی کە ئێستا قسەکە پێوەستە بەهینەوە قسەکە پێوەستە بە قوتی خەڵکەوە ینی قوتی خەڵک لەسەر مەحەکە ینی خەڵک موچەی نەماوە جاکە موچە نامێنێ بازار ئەوەستێ کاک حەکیم ینی جیرفانی خەڵک و موچەی خەڵک پەیوەندی بە بازاریشەوە هەیە دوای شتێکە زۆر جێگەی پێکەنینە زۆر ئەڵەن چی ئێستا فێری ئەو قسەیە بوون پێویستە خەڵک اعتیماد نکاتە سەر حکوومەت پێویستە خۆی بڕوا کاسبێک بۆ خۆی بکەن اعتیماد بخاتە سەر خۆی ئەوانە چای لەسی حکوومەت نەبێ ئێ بابەت تۆ هەموو حکوومەتەکە هەموو کۆمەڵگەکە دوێران کرد تۆ خۆت هاتووی بۆی دەنگت بنێ هەموو کۆمەڵگەکەت کردو بە حیزبی و هەمووش زۆربیانت تەعین کردووە بە یعنی دوایەوە کارتی تایبەت دوێران کردووە کارتی تایبەت یەکسان کردوەوە بە خۆت شەریکە گەورەکان هی خۆتن هەرچی کۆمپانیا گەورە و زەبەلاحەکان هی خۆتن ئەمانە هەمووی خۆت قۆرخی کردوون ئێستا دی بە خەڵک گەڵێ بڕۆ بگەڕێ بە دوایینە دوایەوە تۆ خۆت خەڵک لە گوندەکان بوو هێناتنەوە کردن بە پۆلیس خەڵک لە گوندەکان بوو هێناتنەوە کردن بە پێشمەرگە خەڵک ئەیویست گوندەکانی ئاوادان کاتەوە لە دوایەوە توێکونەوە هیچت نەهێش زراعتت نەهێش کشتوکاڵت نەهێش هەمووی دابش کرد ماوەیەک بۆ شەڕی ناوخۆ بەکارتهێنا جەبهەکەی خۆت بۆ گەورە کرد ئێستا تۆ خۆت وات لێ کردو کارتی تایبەتت یەکسان کردو بە سفر کەچی ڕۆژ تێبیتە سەر تەلەڤیزیۆن بڵێ وەڵا با خەڵک بە دوایینە نەگای مەسەلەن هەر ئەو وعدانت لە بیرە کە ئەوە ئێمە لەم کابینەی داهات و چەند هەزار هەلی کار دروستەکەین کوا ئادی کارگەکانم بۆ بژمێرە
ئادی ئەو پرۆژە بچووکانم بۆ باس بکە کە هەیە ئەنی پاشان کاگوی حەشیمیانی ئێستا هەموو وڵاتانی دنیا سیر کە بۆ هەیە ئەم کۆڕۆنایەوە خەڵک قەرەبووی وەرگرتو خەڵکی لە ماڵی خۆی دانیشتۆ ماگانە پارە دەچێتە سەر حسابەکەی ماگانە قەرەبوو وەرەگرێتەوە یعنی هیچ لە ماڵی خۆی دانیشتوی تشتێک ناکە و موچەکەی بۆ چێتە ماڵەوە ئەمانە دەوامیش بە خەڵکەکەن خەڵکەکەش لە مەترسی کۆڕۆنا ناپارێزن هەر بۆیشە کۆڕۆنا بەم شێوازی خۆگەر ناگەر موچیان بە مەزبوطی دابش بکردایە و خەڵک لە ماڵی خۆی دابنیشتایە کۆڕۆناش باشتر کۆنتڕۆڵە بوو بەڵام خەڵک موچەی نەبێ لە ماڵەوە سژنیکەی نەچێت کار و کاسبێک بکە نەڕوا کرێکاری بکە نەچێتە دوکانەکەی خۆی چۆن بژی یانی باش لەبەرەوە ئەنێەوە حاڵەکەی کە باش بەس ڕەنگە بڵێن باشکردنی دۆخی خەڵک چاکسازی کاتی دەوێت کاتی پێویستی ژنێ بۆم کابینەیە ئەوە لە بەرنامەی ڕوبەڕوە داشم نابووە ماوەی لە فەیسبوک هەمان پرسیارم لە کاک نەوشیروان کردووە کاک حەشیم بەڵێ من پرسیارم لێ کردووە لە مێچێتی و پارتی ئەوسا وانە و دەیانوت ئەو پەلەپەلی کە گۆڕانەیکە چاکسازی لە شەو ڕۆژێکا ناکرێت چاکسازی کاک نەوشیروان زانی بزەبێت چی جوابێتەوە ئەمە ڕێک گاڵتەکردنە بە عەقڵی خەڵک چونکە باس لەوە کاڵێ کەسێک لە ئەفریقیاش و لە کوێش لێن لە دواکەوتنی وڵاتی دنیا ئەزانێت چاکە چیە و باشە چیە ئەزانێت چی چاکە و چی خراپە ئەزانێت چی پێشکەوتێت چی دواکەوتووە وە کۆمەلگەی ئێمە بعد بە ئەوە باسەکاڵە بۆ چیوان خۆیان ئاخر مۆدێلی سارە و ئاخر مۆدێلی کۆمپیوتەر و ئێستا تەمەن ئەو نایڵە منێڵن ئاخر مۆدێلی تیارە و هەموو ئەوانە زانن بەکاربێنن بۆ کۆمەلگەی ئێمە پیان وایە بێ 50 ساڵی تر چاوەڕێ بکە پاشان ساڵ و 2 ساڵی چی کاک حەشیمەوە نزیکە بینەوە لە 30 ساڵ تۆ بە 30 ساڵ نتوانانی تەجروبەیەک سەرخێزانی لە خلالی ئەم 30 ساڵەیە خلیج بۆ نمونە دووبەی گەیشتۆتە شوێ زانێ ئەو ملیارد دۆلارانی کە هاتۆ تارێمی کوردستان 4 جار توانرێت ینی وڵاتێکی لە دووبەی بەقوتر پێ دروست بکرێت تەنها لە عێراقەوە لە سەروی 100 میلیارد دلار هاتووە تەنها لە عێراقەوە بێجگە لە داهاتینەوە بێجگە لە هێنی ناوخۆ ئەوانە پاشانەوەی کە ڕووی داوە ینی پەلە نەکردنی چی شتی چی ینی لەم خلالەیە ئەوان بۆ خۆیان بوون بە ملیاردێری دۆلار یعنی ئەوان ژمارەی قەسرەکانیان لە ئەمریکا و لە خلیج و لە هەموو ئەوانە زیایی کردووە یعنی نابوتین مەسئولیان کە خەڵک پێی بە لەسەر جادە سەلامی لێ بکە 100 میلیۆن دلار بە قوڕەکەیەتی نەک بەخۆی ئەم درۆیانە بەجوی چی یاچێت یعنی لەبەرەوە ینی منم کەم قسانەکەم بۆ ئەمە کە بەڕوونی بزانن کە واقعەکە زۆر ڕەنگە خەڵکیش بڵێ قسە کاریگەری هەیە یاخود پرۆژەی بەدیل هەیە بەردەوامێوە ڕەخنە دەگرن پرۆژەی بەدیل هەبوو زانی شتێک لە قسە مهمتر نییەوە یەکێکی تر لەم ڕۆژانەیە کاک مەریوانی وریاقانی عیش قسەیەکی جوان نووسی بوو لەسەر وێڵە هیچ شتێک لەوە ئاسانتر نییە بڵێ هیچ ناگۆڕێ هیچ ناکرێ بڕۆ لە ماڵەوە دانیشە بۆ خۆتینکەوە هەنێک کە 3 ساڵەنجا قسە چی گۆڕی ئەکە هیچ لە قسە گرنگتر نییە هەر سەیری قورئانی پیرۆز بکە بزانە چەند جارتیایەتی کە بڵێ قل بڵێ بڕۆ بەرای وا بڵێ بڕۆ بەلای فلان فرعون وا بڵێ قسەکردن زۆر مهمە وتن مهمە باشترین جهات بریتە لە کلمەیەکی حەق بەڕووی سوڵتانێکی زۆر داراوانە ئەوە هەندێک هەن بۆی کە کۆمەلگە بێدەنگ بکەن ئەڵەن جا کاکە قسە چییە گۆڕە قسە هەرچی شۆڕشی گەورەی دنیا هەیە هەرچی شۆڕشی گەورەی دنیا هەیە قسە وتار سپیچ دروستی کردووە لەبەرەوە قسە مهمە وتن مهمە هەتا هاوار لە دەمبەرز نەبێتەوە لەسەر ئەرزی واقع هینێک نابینی لەبەرەوە ئەوش بەشێکە لەوەی کە ئەیانەی کۆمەلگەی کوردی بێدەنگکەن وانەیە وای لێ بکەن کە ئێستا هەر بۆشە بینی ئەوانەی کە قسەکەن بە دڵی سوڵتانە بێت لە پەنجەی دووسێ دەستێ ناپەڕن یعنی باشە ئەوە بۆچی ئاوا خەڵک سەر دەکەن جا کاکە قسە چی گۆڕیوە باشە یعنی تۆ ئەگەر کۆمەلگەی وای لێ بێت ئێستاەوە قسەیەکی زۆر جوانی هین هەیە فەهمی هۆیدیەوە ئازانم ئەڵێ ئەوەندەی بێدەنجی سەدامی دروست کرد سەدام بێدەنجی دروست نەکرد یعنی بێدەنجی بوو وای کرد سەدام دروست ببێ لەبەرەوە لە کۆمەلگەی کە دیکتاتۆر دروستە بێ کە بێدەنجی تیا بێ لەبەرەوە بێگومان گوتن زۆر مهمە و هیچ شتێک لەوە مهمتر نییە تۆ بڕۆی بۆ پەڕی ئازادی خۆتەوە بۆ پەڕی ئازادیشەوە ڕخنەی خۆت بگری باشە بەڵام لە بەرامبەریش دەدەسەڵات بڵین بە پارەی نێوت و داهات خەڵکی بەکرێ نەگرتووە قسە بکات کە لە کاتێکە بەرامبەریش دەڵێ قسە بەیاخی نییە بەڵە بێگومان نەکەر بەکرێ گرتووە ئەمبراتۆرێتی گەورەی زەبەلاحی میدیایی دروست کردووە لە فەیسبوک یەک کۆمەڵ خەڵکی بەکرێ گرتووە بڕۆن بە ئارەزوی خۆت هەر لە هەر شوێنێک شتێک نووسی بەدڵی ئەو نییە ئیتر دێ هەزارویە قسەی ناشرین و هینەکە بێگومان ینی بەڵام لە نەتیجەیە ئەمە ناچێتە پێشەوە چونکە عادەتەن ئیرادەی کۆمەلگە ئیرادەیەکی زیندووە ڕاستە هەندێک جار کۆمەلگە بەهۆی ئەو هەموو با بڵێن وێرانکردنەی کە ڕوویتی ئەکرێت لە هەموو ئاستەکانەوە سیاست وێرانەکەن ئەخلاقیاتی کۆمەلگە وێرانەکەن خێزان وێرانەکەن هونەر وێرانەکەن هەموو شتێک وێرانەکەن پڕیەکەن لە مەسەلەن سا ڕۆژانە تۆ لە ماڵی خۆت دانیشە لە ڕێی میدیای نەوتیەوە جا میدیای سیاسی و ناسیاسی میدیای هەمەڕەنگ
هەزارەها بۆمبی تۆقیت کراوە ئەنێرە ناو ماڵەکانەوە ئەنێرە ناو خێزانەکاندا ئەنێرە ناو بەرجۆچکەی مناڵەکەت هەموو ئەوانە بۆی کۆمەڵگەکە وێران بێ یعنی بۆی کۆمەڵگەکە هیچ بەرپرسیارەتێکی ڕوتێنە بێ هەر حەز لەم ڕۆژانەیە هونەرمەندی خۆشەویست خالد ڕەشید بەرنامێکی زۆر جوانی هەبوو هیوادارم لەسەر سایتی NRT هەموو کەسە سەیری کات لە بەرنامەی تاوتوێ یعنی کۆمەڵە قسەی زۆر بەرپرسیارانەی کرد بەتایبەت لە پێوەست بە مەسەلەی هونەر و لە پێوەست بە مەسەلەی موقف و هەڵوێست و ئەمانە یعنی ئێمە هەمومان لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەداین یعنی ئێستا کۆمەڵگەی هەمووی بەرەو بێدەنجیشی زۆر سیر براوە یعنی ئێستا من خۆم ڕۆژانە لە خەڵکی زۆر دۆست و ئازیزی خۆم پێمەڵێڵێ کاکە تۆ بۆ قساکەی هەنێجار وڵا بەسە تۆش بێدەنگ بۆ کۆ خەڵکە بەڵام هەنێجار ئەوەی کە ئێمە جیاکاتەوە لە زۆر خەڵکی ترەوەیە کە وعدێکمان لەبینی خۆمان و خوا لەبینی خۆمان و خەڵکە هەیە کە بێدەنگ نەبین لانی کەم تاوکاتی بەرپرسیارەتی گشتیمان لەسەر ئێمە ئێستا نوێنەری خەڵچین یعنی ئێمە بێدەنگ بینەمە خیانەتە لە هەموو وعدانەی لە هەموو سوێندانی کە خواردومانە بۆی کە تاکۆچی لە خەڵک بکەین بۆیە یعنی هیوادارم ئێوە بەتایبەتی وەکو میدیایشی بەرپرسیار پەیام ڕۆڵی زۆر گەورەتان هەبێلەوەی کە گوتن زۆر مهمە هیچ شتێ لە مەسەلەی هاوار بەدەنجی بەرز مهم نییە یعنی هیچ شتێ لەو دەنگە بەرز و ئازایە گرنگتر نییە کە بەڕووی سوڵتانێکی زۆردارە ئەیدەی یعنی بۆیە ئەم قسەیە هیوادارم خەڵک نەکەوێتە ژێرکاریگەریەوەی جا قسەی گۆڕێ بەڵە قسە دنیای گۆڕیوە باش دو پرسیارم زۆر بەکوی سەبارەت بە چۆن پرۆسی سیاسی ڕاست دەکرێتەوە کە ئێستا کۆمەڵگا ژوێران بوو بێ چ لە سەراسی دام دەستگاکان کە حیزب مەسەلەن حیزبێک داگیری کردبن چ سەراستی کۆمەڵگاش بەچی ڕاست دەکرێتەوە ئەگەر بەڕێزوو ئێستا ئەگەر واقعیانە قسە بۆ بکەم تۆپ ئێستا لە قاچی یەکێتی و گۆڕاندایە بە پلەی یەکەم بە پلەی دووەمەکەوێت ئەستۆی هێزەکانی دەرەوەی ئەم حکوومەتە بە تایبەتی کۆمەڵ و یەکگرتو و نەوەی نوێ و ئەمانە پێویستیان بەوەیە پێویستە بەوانە جەبهەیەک دروستکەن و بەرەیەک دروستکەن بۆ ڕاستکردنەوەی سیاست لە کوردستانی عێراق بە تایبەت کە سیاست لە کوردستانە زۆر ناباڵانسە زۆر ناباڵانسە زۆرینە کەمینەیە سیرکە زۆرینە کەمینەیە ئەم معادلێت با بۆ باس بکەم زۆرینە کەمینەیە بەدەنگ ئەوانەی کە لە دەرەوەی یەکێتی لە دەرەوەی معادلەی پارتی و هەو ئاوازەکانی پارتین زۆرینی دەنجیان لایە بەم هەڵبژارنە تەزویرەشەوە بەڵام پارتی بە مەقعد زۆرینەیە بەڵام دەنگەکانیان کۆکەرەوە بەڵێن دەنجی یەکێتی یەکگرتو و کۆمەڵ گۆڕان هەمووانە کۆکەرەوە وەکو دەنگ زیاتر لەوەی پارتی بەڵام پارتی بەم زۆرینە مزێفە هەموو جارێک حکمی لە زاخۆ تا بینەکات بە ئەمری واقع ئێستا یەکێتی ڕاپسکانێکی تایە تەمەنا ئەکەم هیوادارم یەکێتی لە پێناوی پۆست و پایانە بێ هیوادارم بەجددی بێ هیوادارم لە حکوومەتیش بکشێنەوە هیوادارم لە پەرلەمانیش ڕۆڵهین بکەن هەتا پارتی خەنە سەر مێزی گفتوگۆ بڵێن کاکە وەرە بە هەموویان بڵێن ئەمە وەسیقەیەکی نیشتیمانی بۆ ئەم پرۆژە یاسایانە بۆ حکوومەت بەم شێوازە موچە بەم شێوازە داهات بەم شێوازە و هیوادارم ئەمە لە پێناوی وەکو کوردەڵە هەریسەکەیانە بێ لە پێناوی ئەوەیە بێ کە فعلەن باەخێک بۆ ئەم باڵانسە بژێرنەوە کە پێویستە لە معادلەی سیاسی هەبێت بەس لە سەراستی پەرلەمانیش ئەو 54 پەرلەمانەی کە لە حوتی یار دژی کورد تاکەی پارتی بوون ئەگەر ئەوانیش بکشێنەوە پەرلەمان ڕاست دەبێتەوە یاخود هەڵوێ سێ بنوێنن بێگومان ڕاست دەبێتەوە ینی خۆ قابلە ینی ئەو ینی ئەمە بۆ بەردەمی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ بەردەمی هەموو دنیا بۆ بەردەمی پارتی هەتا بۆ پارتی خۆشی بار بڕوە لەگەڵ ئەو کورسەکانی خۆی ئەو چەند کورسی کە لەگەڵ ئەوان با بڕوار کۆ بێتەوە پەرلەمان پیرۆزی خۆی بێت یەکا با بیکە کەی مشکلێ ئەوە بەڵام ئەوە نەک بۆ مەرجێر لە پەرلەمان بکشێتەوە بێ لە عملی سیاسی بکشێتەوە ئەبێ لە حکوومەت بکشێتەوە بێ پارتی بڵێ ستۆپ مشکلەکەوەیە ئەم حیزبانە هەمویان ها بەبێ جیاوازی لەگەڵ ڕێزێکی زۆر من نازانم لە چیە ترسن یعنی ببورێت خوا من نازانم لە چیە ترسن بەڕاستی یعنی بۆچی ستۆپ بە پارتی ناکەن تاکەی یعنی ئەزانی شتێکی پێ بڵم یەکێک لەو شتانەی کە وەختی خۆی پارتی گۆڕانی دەرکرد لە حکوومەت و لەوانە بەشێک لە حیزبەکانی تر چاوترسێن بوون بڕوان پێ بکەی سالەوەش بە یەکێتیشەوە ئەگەر نا مەفروضە یعنی ئێستامانە لە حکوومەت بۆن منیشتی و گۆڕان لە حکوومەت بکشێنەوەی حکوومەتەکە باخی چیە مێنێ بە تایبەتی بۆ یەکێتی ئەم قسەی زۆر ڕاستە چکە یەکێتی دەسەڵاتی چیە لە دوای دێگەڵەوە ئەمانە گەر بیانێ بەجددی بیانێ پارتی ڕاگرن ڕایگرن بەڵام ئەگەر شینەکە هەرچەند لە پێناوی هەریسەکەیە بێ دوای بە کۆمەڵە پۆست ڕێکەون و دوای بڕۆن دابەشی بیکەنەوە بە 50 سەردەمی اتفاقی استراتیژی و باوەش بکەنەوە بێکەوە بێکەوە ئەگەر لە پێناوی ئەوەیە بێ هەر نەیکەن باشترە سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز سۆشار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق کەرەم بەرنامەی لەگەڵ ماوەی سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ